Hello, dear students, wherever you are. Today we're going to talk about a new grammatical subject. We have forms of conditional statements. For grade 12 students, we have three kinds of conditional statements. First conditional and second conditional, then we have third conditional. Second conditional we use what? If, as long as, unless. And use for what? Daily use. So something that happened. If you do something will happen in the future. So talk about what? Real condition, something that happened in your life. And second conditional what we have? As long as and if. And use talk about dreams, something that imaginary. Then we have third conditional. Third conditional is very important for grade 12 students. Third conditional we use only if and if only. If only is very important for the exams. And used to talk about something unreal, something will never happen in the future. So here we have forms of conditional statements. تسمان here for the structures لير بابا تسمان هي دقة يربدا أو structure أنا كأما بكاريان ديني let's say لا conditional كان first conditional رستي مرزية كم قطمان كردارك كا daily وزروجانا رودة داتوات if you do something will happen يعني احتيادية بردوام أو اشتشي daily matter لديل matter first conditional أمرازكاني تسو بكارديني طبعا أمرازكاني if as long as و unless بكاردت if أجر as long as وتاوكو وهروها unless إيش واتا يعني if not لبو second conditional واتا رستي مرجي دوام ليرا باسي تدكا قلت من باسي كردارك دكا كاحتمالي روداني يعني imaginary واتا dream احتمال روداني زور ضعيفة وهذا third conditional معناه third conditional رستي مرجي سيام كاو سي مرجا معناه لبونغو رستي مرجي سيام كاقوت من باس لكردارك دكا كا unreal واتا رو نادت بابين السر هي كم شيت لها أمرازة كان if واتا أجر يكسانا بتسه if يكسانا ب as long as يكسانا ب if لروي بكار هنانا لروي meaning بكار هنانا وهردو شيء كار positive idea واتا positive result ده بكاتك ما as long as بكار دين لقال رستي مرجي تسوار دقري positive result positive idea وردقري واتا مفروض كاركا كاتك ما أمرازي if ما نهبو واتا ببي not ويان as long as ما نهبو مفروض كاركا كرداركا أنزامكي positive أنزامكي أريني مثلو يدلين كارد positive result and positive idea تسمعني unless معنى unless يكسانا بتشي unless يكسانا ب if not لروي بكار هنا نوا لروي meaning يكسانا ب if not كأوشان كاتك يما unless بكار دنين carries negative idea كاتك unless لرستدا هبي واتا resulti كاركت نري resulti كاركت باش نابي لروي بكار هنا نواتا as long as resulti كاركت مفروضة باش بي وهروها unless resulti كاركت باش نابي واتا خرابة قلت من as long as يكسانا با if وهروها unless يكسانا با if not بابين السر structure كاني first و second و third conditional لا structure first conditional تسمان هي first conditional real condition statements أقدر real condition واتا كردارك كا قلت من روزانا احتمالي روداني يعني هي أمرازكاني تسوتي لقلبك كاردت أمرازكاني if as long as و unless هرسي أمراز لقل first conditional بكاردت واتا رستي first conditional دكريال يكلب أمرازاني لقل دابتن لروي structure لروي bring بابتي جرامريو بيستر استكمان تسون بي if as long as unless أجل السرطة هاتن سوشي دكري للسرطة به دكري لنا وراسيج بكاربي واتهم للسرطة ده هم لنا وراس بكاردي أجل السرطة هاتن وأجل لنا وراساتن طبعا لفيرست كانشنال دو زور استمانية رستي مرجي من رانا بردوي سادة دبيت رستي مرجي رانا بردوي سادة دبيت ولامي مرجي
داهاتوو دەبێت ڕستەی مەرجی ڕانەبردووی واتە کامە مەبەستمە کامەیەک ڕستەی مەرجی ئەو ڕستەیەکە لەگەڵ ئامرازێت ڕستە مەرجدارەکە ئەو ڕستەیەکە لەگەڵ ئامرازە پێدەوترێت ڕستەی مەرجی و نەتیجەکەشی پێدەوترێت چ ئەنجامەکەشی پێدەوترێت وەڵامی مەرجی کەواتە لە فەرست کەندیشنەل پێویستە ڕستەی مەرجیمان ڕانەبردووی سادە بێت و هەروەها وەڵامی مەرجیشمان داهاتوو بیت باسمان کرد ڕانەبردووی سادە هەر سێ جۆرمان باس کرد لە دەرسی ڕابردوو گوتمان دەکرێت فرمانی ڕستەمان فرمانی سەرەکی بێت هەر بە خێرایی بنووسینەوە ماگە فرمانی ڕستەمان فرمانی سەرەکی بێت وت ڕۆنگ ئەگەر فرمانی ڕستەمان فرمانی سەرەکی بێت گوتمان subject plus verb s گوتمانە ئێستا چ بوو ئێسی کەسی سێمی تاک بوو لە بۆ چێ دەگەڕاوە لە بۆ بکەرەکە گە بە مەرجێک بکەرەکەمان هی شی ئێتیان نایەکی تاک بایە لە بۆ حاڵەتی نەرێ دەمانگوت subject plus don't doesn't plus what plus base گوتمان کەنجی دەمانگوت don't ئەگەر بکەی ڕستەمان ئای و یوزەیان نایەکی کۆبا دەمانگوت دۆت و هەروە دەزنت کەینێ بەکاردات ئەگەر هیچیەتیان ناوێت تاکمان هەبە دەمانگوت دەزنت ئەوە لە بۆ چیە ئەگەر فرمانی ڕستەمان سەرەکی ولا present simple ئەگەر فرمانی ڕستەمان فرمانەکانی بیبایە فرمانی ڕستەمان فرمانەکانی بیبایە چمان دەگوت دەمانگوت subject plus what as am are plus what لێرە گوتمان adjective دات یان noun یانش لێرە adverb of placeمان هەبوو ئەوە چ بوو ئەوەشیان بە هەمان شێوە دەمانگوت ڕستەیەکەمان ڕستەیەکی ڕانەبردووی سادە ڕستەی ڕانەبردووی سادە so present simple چۆن دەمانکردە نەرێ بە بەکارهێنانی نۆت واتە نۆتمان لە بۆ s یان r زیاد دەکرستەکەمان دەبیتە نەرێ کەینێ s بەکاردێت ئەگەر بکەی ڕستەمان هیچ شیەتیان ناوێکی تاک بوو دەمانگۆ s و ئەگەر وی یوزەیان ناوێکی کۆمان هەبوو دەمانگۆ r ئەوە حاڵەتی دووەم حاڵەتی سێم حاڵەتی سێم لە بۆ present simple باسمان کردشت بوو بەکارهێنانی چ بوو بەکارهێنانی فرمانەکانی have و has بوو have has plus noun بە مەرجێک چی لە دوا بێت بە مەرجێک ناوی لە دوا بێت ئەو ڕستەیەشمان دەبیتە چ ڕستەیەکی present simple ئاگداریە دەبە ڕستەکەمان دەبیتە چ ڕستەیەکی present simple کەینی have کەینی has ئەگەر بکە ڕستەمان وی و ئای وی و دەیە ناوێکی کۆبا دەمانگۆ have و هەروەها هیچیەتیان ناوێکی تاکمان هەیە دەمانگوت has ئەوە دەرسی وڵای بەتەواوی باسم کردێ لێ پێویست ناکە زۆر بە تەفاسیلی بچمون هەبابەتەکەی و ئەگەر بیکەینە نەرێ دەڵێ subject plus don't doesn't ئاگاتان ئەو خاڵێبی plus what plus base بێسی have و has چییە have کەواتە ئەو ڕستەیە have و has ئەگەر ناوی لە دووهات دەبیتە چ دەبیتە present simple present simple-ەکە بگۆڕی لە بۆ حاڵەتی نەرێ دەبیت چ بکەی نابڵین haven't hasn't هیچ دەکەی don't و doesn't بەکاردێن عینەن وچی فرمانێکی سەرەکی تەعاملی لەگەڵ دەکەین و ئەگەر گوتمان ئەگەر بکەی ڕستە هیچ شیەتیان ناوێکی تاکوار دەڵێن doesn't have و ئەگەر ئای وی یوزەیان ناوێکی کۆمان هەبی دەڵێن don't have ئەو وەک بە بیرهێنانەوە بوو بە خێرایی لە بۆ چ لە بۆ بەکارهێنانی present simple ئێستا با بچینەوە سەر باچینەوە سەر سترکچەرەکە لێرە گوتمان ئەگەر if was long as unless لە سەرەتا هاتبوون لە first conditional طبعا ڕستەی مەرجیمان ڕانەبردووی سادە دەبێت و ڕستەی وەڵامی مەرجیمان داهاتوو دەبێت ڕستەی وەڵامی مەرجی لێرە نەتمان دانایواتە بە ئەرێ یان بە نەرێ it's okay بە ئەرێ یان بە نەرێ زۆر ئاساییەوە تە حەسەب مینینگە دەکرێت ڕستەی وەڵامی مەرجیمان ئەرێیان نەرێبی بەڵام ئە لێرەیان کامە لێرە نۆتمان دانەنە لێرە نۆتمان بەکارنەهێنا لەبەر خاتری چێ زیاتر لەبەر خاتری unless چونکی unless خۆی واتای نەرێ دەبەخشێت خۆی واتای نەرێ دەداتن لۆی ناکرێت لێرە لە ڕستەی مەرجی واتە لە ڕستەی مەرجەکەی کە پاڕستەکەیە نابی نۆتی تێدابی و لە بۆ ئەزلۆنگەش بە شکلێکی عام ناکرێت نۆت هەبی ئیلا ئەگەر فرمانەکەمان نێگەتیڤ مینینگی دەمەشکە نمونەشی دەنووسینە سەر بابەتەی کە مەبەستمان لە نێگەتیڤ مینینگ چییە ئەگەر if was long as unless کەوتنە ناوەڕاست واتە دەکرێت لە سەرەتا بێن دەکرێت لە ناوەڕاست بێن
ئەوە ڕستەی مەرجیمان دەکەویتە بەشی دووەم و هەروەها وەڵامی مەرجی کەوڵەکەیە دێتە سەرەتا کەواتە عینەن وچێوی دەرسەکەی ئەوڵای کە باسمان کرد وێڵ مۆدەل یعنی پێچەوانە لەگەڵ ئامرازەکە دەگۆڕێ مۆدەل پێچەوان لەگەڵ ئامراز ئەگەر ئامرازمان لە سەرەتا بوو ئاگدار بە ئامرازەکەمان لە سەرەتا بوو وڵەکەت مۆدەڵەکەت دەکەیتە بەشی دووەم واتە ڕستەی دووەم ئەگەر ئامرازمان لە ناوەڕاست بوو وڵەکە مۆدەڵەکەت لە بەشی یەکەمە لە ڕستەی یەکەمە ئەوە لە بۆ ئەو حاڵەتی ئەگەر بێت و ئیف وەزلۆنگەز لە سەرەتا بێ یان لە ناوەڕاست بێ ئەدێگە ڕستەمان پرسیاری بوو زۆر ئاساییە دەکرێت ڕستەکەمان پرسیاریش بێ ئاگدار قوتابیان زۆر ئاساییە دەکرێت ڕستەکەمان پرسیاریش بێ واتە لە کنجەکشنەکان یا لە کندیشنەلەکان ڕستەگەر پرسیاری بوو دووبارەی دەکەینەوە هەمیشە بەشی شارڕستە دەبیتە پرسیاری ئاگدار بە لێرەکە مەوزوعەکەیمان بڵین وڵە مۆدەڵە هەمیشە بەشی مۆدەڵ دەبیتە پرسیاری بەشی مۆدەڵەکەمان شارڕستەیە ئللا بەشی مۆدەڵ دەبیتە پرسیاری واتە ڕستەی ڕانەبەردووی سادەکە ئاگدار بە بە شێوەی خەبەری دەنووسێتەوە ناوی ئەی بکەیە پرسیاری لە ئێستا کە حاڵەتی پرسیارەکەی جۆنە دەرێن وێڵ ئەجەگە دەبلێت کوێشنەوەتە وشە پرسەکانمان هەبوو یان نەبوو زۆر ئاساییە هەر یەک سترکچرە well plus subject based complement if as long as unless subject verb based complement واتە گەدی خەدە ئێرەمان هەر بە شێوەی خەبەریە واتە ڕستە مەرجەکەمان ناویتە پرسیاری ئاگداریەرەوە ڕستەی مەرجیمان ناویتە پرسیاری ئەوە لە بۆ حاڵەتی first conditional لە بۆ حاڵەتی first conditional دیقەتێرە بدە لێرە چمان نووسێ گوتمان ئەگەر بکەێت ڕستەمان هیشی ئەدبێتیان ناوێکی تاک بوو ئاگداری ئێرە بە پێویستە فرمان ئێس وەربگرێت هیشی ئەتیان ناوێکی تاکمان هەبوو پێویستە فرمان ئێس وەربگرێتە لێرە دیاریمان کردیەوە لە بەندە تێبینیمان نووسە ئەگەر هی یان شی یان ئەتمانە بەها verb s he plays دیقەتێرە بدە نابرین he play she studies لێرە وایمان گۆڕی لە بۆ ئینجا ئێسەکە زیاد کرا it starts و هەروە ئەلی کەمز دیقەتێرە بدە ئەلی کەمز لێرە چمان هەیە عینەن ئەلی ناوێکی تاکە لۆیە چمان وەرگرت ئێسی وەرگرت فرمانەکە حاڵەتی نەرێ بە شێوەیەکی گشتی لە بۆ if دەکرێت لەگەڵ ینی زۆر ئاسایە if لەگەڵ ئەرێ بەکاربێ یان لەگەڵ نەرێ بەکاردی گوتمان ئەگەر ڕستەکە ئەرێ بوو if کلۆزەکەمان ئەرێ بوو if کاریس پۆزەتیڤ ئایدیا وچی بڵین ئەز لۆنگەزیش دەکا و هەروە ئەگەر if کلۆزەکە نەرێ بوو کاریس نێگەتیڤ ئایدیا عینەن وچی چیش دەکا وچی ئەنلێس هەمان ئیشی ئەنلێس دەکاتن لێرە کە نووسیتمان واتە دەکرێت لەگەڵ if شکلێکی عام دەکرێت if کلۆزیش نەرێبی چمان نووسێ subject plus don't or doesn't base ئەلێرە subject plus will not نۆتەکەمان لە بینی دوو خۆسی دانێ واتە حەسەب meaning ئەگەر پێویست بوو نۆت ئەگەر پێویست نەبوو نۆتەکە بەکار نایە ئەوە لە بۆ چییە لە بۆ if بە شکلێکی گشتی دەکرێت لەگەڵ ئەرێبی دەکرێت لەگەڵ نەرێبی وتمان ئەنلێس بە هیچ شێوەیەک نایبە ڕستە مەرجەکەی نەرێبی و هەروەها ئەز لۆنگەزیش لە حاڵەتێکی دەکرێت نەرێبی شێستەکە دوای تەوزیحکردنی ئەو نمونانە نمونەش لەسەر ئەز لۆنگەز دەنووسین دیقەتی ئەو نمونانە بدەن تەماشای بکە if the water turns salty the water turns لەبەرەوەی لە بۆ چ دەگەڕێتەوە لە بۆ وەتەرەکە دەگەڕێتەوە تاکە if the water turns salty farming will disappear look at this farming will disappear ئەلێرە ڕستەی ئیفەکە if کلۆزەکەمان ڕانەبەردووی سادێ و هەروە ئەوە شەون بست ئەو تەبان ئەوانەی سۆرمان کردیە ئەگەر بە شکلی بۆشایی بێتەوە لە وزاری زیاتر طبعا فرمان دەبیتە بۆشایی ئەوانە دەبیتە بۆشایی ئاگدار بن if they don't feed look at this if they don't feed their animals freely the plant cover won't be eaten look at this وهذا unless we use look at this unless we use technological solution we will face food crisis we will face food crisis وقت روبروی قیران دبینو روبروی بونوی قیرانش تشی باش نیه unless he uses look at this unless he uses أو ليرة he man he uses بكارهاتيا he won't get more corn he won't get more corn دي سنة وشان idea كي باش نيواتا negative if the population reaches as high as 10 billion will face disaster then what will they eat if we don't arrive early look at this أليرة حالة برسياركية
What will they eat? بەشی will دەبیتە پرسیاری. بەشی will دەبیتە پرسیاری. If you don't arrive early. Will you work in this company if you pass the tests? Look at this. If you pass the tests. کەواتە لێرە ئەگەر شێوەی پرسیاری ویان ئەرێ ویان نەرێ بوو لەو بابەتەی زۆر زۆر ئاساییە بەڵام ئەوەی کە گرنگە غەڵەت نەکەی if کلۆزەکەت ڕانەبردووی سادەیە و هەروەها وەڵامی مەرجێکەشمان کە ریزەڵتەکەیە دەبیتە داهاتوو. ئەوە first conditional بوو گوتمان باس لە چ دەکات real condition باس لە شتێک دەکاتن کە ڕۆژانە دەکرێت ڕوو بدات ئەگەر ئەو کارە بکەی ئەوە ڕوو دەدات یعنی شتێکی نۆرمالە زۆر ئاساییە بەڵام لێرە چمان هەیە و جارێ second conditionalمان هەیە لە second conditional ئاگادار بن ئامرازی unless بەکار نایە لە second conditionalەوە خاڵێکی باشە لەوەی بتوانین first و second زیاتر لێک جیا بکەینەوە ئەویش گوتمان چیە ئامرازی unless بەکار نایە تەنها if و as long as بەکاردێتە unlessمان لە first conditional بەجی هێشت چێمان لەگەڵ ماوە if و as long as بەکاردێتن تاوان گوتمان لە second conditional جۆری دەروبڕینەکە عادەتەن dream یان imaginary conditionalە یعنی گوتمان شتەکە زیاتر تەخەیڵە باس لە داهاتووە چی دەکەی احتیمالی ڕوودانی زۆر خەفیفە یعنی احتیمالی ڕوودانی یعنی زۆر کەمە لێ یعنی تەنها وەک حسابی داڵغێلۆ دەکرد طبعا وایە ڕستەکانمان لە حاڵەتی پاسدایە بەڵامی تۆکە بازدە فیوچە باسی داهاتوو دەکاتن چۆنە second conditional گوتمان تەنها ئامرازەکانی if as long as بەکاردێ unless بەکار نایە لە ڕستەی مەرجی دووەم واتە ئەگەر تو دەبینی بە هیچ شێوەیەک نابی unless بەکاربێنی unless دەبینی نابی وری تێدابی ئەوە بزانم ڕستەی مەرجیمان ڕابردووی سادە دەبێت ڕابردووی سادە چیە subject plus verb past ڕابردووی سادە چیە subject plus verb past ئەوە ڕابردووی سادەیە plus complement verb pastەکان چمان هەیە ئیدیمان هەیە و شازەکانمان هەیە irregularەکانمان هەیە irregularەکان چییە ئەوانەی پشتی کتابی زۆر زۆر مهمە بەڕاستی تەڵەبا ئەگەر ئەوانەی لەبەر نەبی ینی فەراغێکی گەورەی لە بابەتە گرامەریەکان لۆ دروست دەبی لۆ پێویستە ئەوانەی پشتی کتابی سەد فرمانەکە مەفروزە لەبەریکەی بۆ نمونە write wrote written drive drove driven run run ran کات ئەوانە دەبی لەبەردی بە سەراحەت کە دەین irregular verb مەبەستمان فرمانە شازەکانی پشتی کتابیە لە هەموو کتابەکی ینی کتابی سەنڕایز 12 و 11 و دە و هەروەها لە سەنڕایز 9 هەیە ئەنی تا ئێستاکەەوە 4 مەرحەلات و فرمانانەت هەیە مەفروزە لەبەرت بی ئەگەر فرمان ڕستەمان گوتمان ئەگەر سەرەکی بوو و ئەگەر بیکەینن نەرێ دەڵێن چ subject plus didn't ڕابردووی سادە بە چ دەبیتە نەرێ بە didn't base بە didn't base دەبیتە نەرێ she started she didn't start she went ڕابردووی گەوچیە went بیکەینەوە نەرێ دەرێن she دەڵێن چ دەڵێن she didn't go went بۆ didn't go ئەوە ئەگەر بێت و فرمانی ڕستەمان سەرەکی بوو عینەن وچی ڕانەبردووی سادە لە ڕابردووی سادەش ئەگەر فرمانی ڕستەمان سەرەکی بوو بەو شێوەیەوە ئەگەر فرمانی ڕستەمان فرمانەکانی بی بوو دەڵێن subject plus was were plus adjective یان پلەیسێکمان هەبوو شوێن یان جاری شوێن ناو هەبوو ئەوە یانی عینە دەبیتە ڕستەیەکی ڕابردووی سادە I, he, she, it یان ناوێکی تاک was ئەگەر بکەرمان I, he, she, it یان ناوێکی تاک بوو دەڵێن was we, you, they یان ناوێکی کۆمانە بوو دەڵێن were دەڵێن she was ill he was at home دیقەتی بدە ئەو ڕستانە هەردووچیان لە ڕووی سێکچەرە ڕستەیەکی ڕابردووی سادەنە بیان کەینە نەرێ احتیادی دەڵێن wasn't weren't واتە تەنها نۆتی لۆ زیاد دەکەی ئەوە حاڵەتی دووەم حاڵەتی سێمیش بە هەمان شێوە گەر هەمان بوو ئەویش چییە
subject plus had شلون لو لا have و has معناه بلو حالتي رانا بردوي سادة ليرش had معناه هلا بو حالتي رابردوي سادة آقدار بأويان رابردوي سادة يا أويان نابتا رابردوي تواواتا أويان past simple past perfect ني آقدار با they had look at this they had a car دي قتير بدا أو رستي من they had a car رستي شي رابردوي سادة بيكين النري ئاگداری ئێرە بە ئەو ڕستەیە ناکرێ بڵین هەدنت واتە بە هەدن نابیتە نەرێ دەڵێن چێ subject plus didn't have didn't base have و has و هاریش چیە have کەواتە ئەو ڕستەیە ڕابردووی سادەیە ئەگە بیکەینە نەرێ دەڵێن چێ they didn't have چێ didn't have a car اگر بنووسی they hadn't a car غلطة لە ڕووی گرامەریەوە غلطة ئەوە ڕابردووی سادە وەک وەبیر هینانەوەک لە هەر سێ حاڵەتێکە فرمان ڕستەمان سەرەکی بوو ئەگەریش was were بوو یانیش ئەگەر فرمانی هات بوو کەواتە با بینەوە سەر second conditional لە second conditional گوتمان ڕستەی مەرجیمان ڕابردووی سادە دەبێت verb pasta ئەجاو verb pasta فرمانی سەرەکیە main verb یان was were یان هذا هیچێشەمان نییە ڕابردووی سادە دەکەم وەڵامی مەرجیت چ دەبی ئاگاداری ئێرە وەڵامی مەرجیت ود دەبێت لە ڕانەبردووی سادە گوتمان ڕستەی ڕانەبرد ینی لە first conditional گوتمان ڕستەی مەرجیمان ڕانەبردووی سادەیە وەڵامی مەرجیمان وڵە لە second conditional ڕستەی و مەرجیمان ڕابردووی سادەیە ڕابردووی سادە گوتمان یەکێک لەو حاڵەتانە و وەڵامی مەرجیەکەمان چییە وودە ئەجە بە ئەرێ یان بە نەرێ حەسەب مینینگ گوتمان ئامرازەکانی چ بەکاردێت ئامرازەکانی if و as long as بەکاردێت ئەگەدار بە unless لە ڕستەی مەرجی دووە بەکار نایە ئەگەر if as long as مان لە سەرەتا بوو بەشی یەکەمان ڕابردووی سادەیە بەشی دووەممان ود دەبێتن ئەگەر if as long as مان کەوتە ناوەڕاست ئەو کاتی بەشی یەکەممان ود دەبێت ود بەیسیان تەبعاً و ئێرەشمان ڕابردووی سادە دەبێت دیسان بە هەمان شێوەکەواتە دەڵێن ئامراز لەگەڵ مۆدەل پێچەوانە دەگۆڕێت ئامرازم لە سەرەتا بوو مۆدەڵەکەمان لە بەشی دووەمە ئامرازمان لە ناوەڕاست بوو مۆدەڵەکەمان لە بەشی یەکەمە ئەگەر ڕستەشمان پرسیاری بوو دیسان لە بۆ هەموو حاڵەتەکان ئاگداری ئێرە بە ڕستەمان پرسیاری بوو ئیلا بەشی مۆدەڵ دەبیتە پرسیاری تەنها بەشی مۆدەل کە بەشی شاڕستەیە دەیکەینە پرسیاری ئاگدار بن ئەگەر if close مان هەبوو واتە ئەمە گوتمان لەگەر as long as not زۆر بەکارنای ئیلا لە حاڵەتی ئەوەی نەبێگە فرمانەکە negative meaning بوو دەتوانێت لەگەر as long as نۆتی بەکاربێنی لۆیە بەشکلە عامەمە ئیش لەسەر if دەکەین لە بە حاڵەتی نەرێ واتە گە نۆتی تێدا بوو واتە ئەگەر if مان هەبوو دەکرێت ڕستەی مەرجی بە didn't بکەینە نەرێ یان wasn't weren't لە بۆ حاڵەتیەوەی ئاگاداری ئێرە بن لە ڕستەی مەرجی دووەمدا ئەگەر بکەی ڕستەمان ئای بوو if I was ناڵین if I was دەڵێن چێ if I were باشە if I were بەکاردی if I were at home something like this یعنی ناڵین if I was لە ڕستەی مەرجی دووەم ئاگات لەو حاڵەتەی بین تەماشای دوو سێ نمونەی بکە if they didn't use, look at this, if they didn't use intensive techniques, the disaster wouldn't happen. Didn't, wouldn't. لێرە didn't هي ڕستەکەمان ڕابردووی سادەیە لێرە چ بەکار هات would بەکارێت ئەجا ئەرێیان نەرێت no problem. As long as people use hydroponic in space, look at this. In space they would have fresh food. باس لە چ دەکات لێرە حاڵەتەکە حاڵەتێکی dreamەوە واتە imaginary لێرە ئەگەر بێت و مرۆڤ لە بۆ شای ئاسماندا هایدرۆپێنیک بەکاربێنی ئەو کاتی خواردنێکی تازەی دەست دەکەێت یعنی مرۆڤ وستە بۆ شای ئاسمان لە سەمەریخی بژی و لەوێ خەریکی کشت و کاڵبی ئەوە خەیاڵێکی زۆر دوورە لۆیە بەکارهێنانی second conditional لەگەردایە
if I were you, look at this. نمگو if I was گوتمان سه if I were أجت لو حالتي بي. I would not come back to this city. I would not come back to this city. أول شيء حالة بسيارة كده. Would you visit your friends if you went to Paris? ها؟ If you went to Paris رنجا. أصلاً باسبورت شنو بتاب تواني بست باريس كواتا. نايس باريس. third conditional أقدر من third conditional لبو هو زاري براستي بابتك تقريبا بلهم هم ساران بسياري ليريتوا is unreal condition أقات ليربي unreal conditional third conditional رستي مرزي سيام حالتك كبيريوتيتس unreal condition واتا رونادات رستي مرزي من لا third conditional أقدر لا رستي مرزي كم قلت ما رستي مرزي من رانا بردوي سادية والله مي مرزين داهات وول بيسا لا second conditional قلت ما رستي مرزي من را بردوي سادية والله مي مرزي من ود بيسا لا رستي مرزي سيم أقداري إيربا رستي مرزي من را بردوي تواو دبي واتا هات بي بي أقدر با رستي مرزي من هات بي بي والله مرجي would could should have PP دبيت would could should might هذيك لو مودلانا بكار بي أقدر بلا رصي مرجي سيم تبغى would could should might تشمانية أو جت شيء لدوادت have PP وعطار رصي مرجي من had PP والله مرجي من would have PP دبيت زور أقدر لو خالبي أمراض كان يسوي بكاردت أمراض if و if only كواتا لرستي مرجي دوام as long as إيش ما بجيهشت لرستي مرجي دوام as long as إيش بجيمه واتا as long as لرستي مرجي سيام بكان إتشون unless ما لرستي مرجي كم بجيهشت أنا عليه بكاردات وهالوا عليه رج دارين as long as لرستي مرجي دوام بجيمه واتا لرستي مرجي سيام بكان هاي بلام شيء إضافة بو شيء هاتنا موضوعي if only زور جرينجا if only واتا I wish means what I wish أقعد لي بابا if only means what I wish كواتا لي أقعد لي بي أقعد أمراض من if بو it is unreal unreal أقعد أمراض كمان لرستي مرجي سيم طبعا ما بحث ذكين لرستي مرجي سيم أمراض كات if بو the sentence is unreal لبو مرجي سيم بلام اگر امراض من if only بو او رستيتيا unreal و زائدا wishing اگر داري ربا اگر رستي مرزي سيام امراضكي if بو او تنها unreal بلام اگر رستي مرزي سيام امراضكي if only بو او هم unreal وهامش وشينجا واتا اف بتنها ناس تقال بوشينج اقدر با لرستي مرجي سيم اف بتنها ناس تقال بوشينج تنها انريالا بلا ما اگر اف اونلي بو واتا تنها اگر اف اونلي بو رستي امان دبيتاتسه او رستي امان دبيتا هم انريالا همش وشينجا اقدر با حالتي رستي مرجي سيم زور دي قدام اگر امراض مال السرطابو if و if only مال السرطابو ایرمان هات پی پی دبیت و اترستک دکری اری ان نروی زورا سایا از هات پی پی نوتی لگل دایانا حسب مینینگ ورسته والله مرزمان would have پی پی دبیت دیسان دلینسه would مودال از ایلا ودمانی کدوش دو مایشمان هیا لگل امراض پیچانه دگورت و اتا امراض if و if only لگل السرطابو او باشی دومان دبیتا would have پی پی که و امراض if only ما لنا وراز بو كاتي بشي كمان نبتعود half pp دكري بشوي كرت كلاوة هبي اقداري او خالبة بون منا ليرة لشويني ويد نسيبي تي لشويني ويد هادي قتي ربدا نسيت من would have pp ونيا دكري بلين فارزة دي half pp would have pp فارزة دي half pp كواتا أليرا أجر سبين لو زاريش تشوات ديت فارزة ديت سوكي ليرا نسيتمان هات بي بي دكري بلينسه فارزة دي بلس بي بي أجر ببير تامبي لا يونت 1 لبابتي
تا question باسی ئەوەکانمان کردیە فاریزە دی کەینێ دەبیتە وت کەینێ دەبیتە هات فاریزە دی ئەگەر بیسی لە دوا هات ئەوە ودا ئەگەر پیپی لە دوا هات ئەوە هاتە لێرە شەهان لەبەرەوەی یاساکەمان دەڵێ هات پیپی کەواتە دەکرێت لێرە بڵێن فاریزە دی پیپی ئەو دیە چێ ئەو دیە یەکسانە بە هات لێرە دەڵێتن چێ would have پیپی هاڤەکە لێرە حسابی چلۆ دەکرێت بەیسی لۆ دەکرێت لۆیە گوتمان دەکرێت ئەو فاریزە دی هاف پیپیمان هەبیکەوە ئەو فاریزە دیە یەکسانە بە چە یەکسانە بە would یەکسانە بە would کەواتەگە بە شێوەی کورتکراوەش هاتەوە زۆر زۆر ئاساییە هیچ پێویست بە شلەژان ناکە ئەوە هەرسێ حاڵەتی first و second و third conditional هەرسێ حاڵەتی first second third conditional نووسیتمان ئەگەر would هەبوو دەکرێت کۆد یان شۆد یان مایت یان ئێرێک لەوانە لە شوێنی would بەکاربێ زۆر زۆر ئاسایی ئەوەش چەند نمونەکە گەر دیقەتی بدەینێ لێرە دەرێ if they hadn't used had pp if مان هەیە لێرە wouldn't have happened wouldn't have happened ئەوەشیان would have pp they wouldn't have moved if only look at this what do we have if only بعدم if only لەناو ڕاستە کەواتە ئێرەمان بەشی had pp دەبێتن if only زۆر زۆر مهمە تو سبێنە if only لەناو ڕستەیدا بینی یەکسەر مێشک دەستە سەرچە بابەتی third conditional واتە if only بینی یەکسەر بابەتەکە third conditional ئاگدار بە هیچ حساب لە بۆ second و firsتی ناکەی if the farmers had known might have saved look at this هەمووی بە شێوەیەکی گشتی the farmers could have stayed look at this could have stayed had received look at this هەمووی لە ئەوانە دەستەچێ قەڵبی third conditional ئەوەی کە زۆر زۆر گرنگە قوتابی بزانیتن کاتێک کە ئامرازمان ئامراز لە سەرەتایە یان لە ناوەڕاست بەکاردێتن زیاتر بە شکلێکی گشتی پرسیار کو دێتەوە لەو بابەتەی زیاتر بە شێوەی بۆشایی دێتەوە ئاگدار بە ئەگەر دیقەت بدەین زۆر زۆر مهمە قوتابی ڕەبتی چ بکات ڕەبتی بڵێن دووڕستەکە بکاتن ئەگەر ئێرەم ڕانەبردووی سادەبی ئێرە موڵ دەبی ئێرەم ڕابردووی سادەبی ئێرە وود دەبی و هەروەها ئەگەر ڕستەکەی ترمە بڵێن هات پیپیمە ئەوڵام ودا هاف پیپی دەبی تەمە شێرە بکە ئەگەر سێچار نمونەی بە سەرعی حەل بکەن کات بەرەو خلاص بوونە دیقەت تێرە بدە if only مان هەیە مادەم if only هەیە ئامراز زۆر زۆر مهمە قوتابی بزانی ئامرازەکەی تێ یەکەم شت دەستنیشانی ئامرازەکەت بکە if only مان هەیە مادەم if only هەیە لێرە بنووسە هات پیپی لێرە لە خۆت بنووسە هات پیپی چونکی if only تەنها لەگەر هات پیپی بەکاردێت کەواتە با پێدا بڕۆین هات پیپی بدۆزینەوە ئەی هات پیپی نیە غەڵەتە بی هات پیپی نیە غەڵەتە ئەوەشیان هات پیپی نیە غەڵەتە کەواتە چێ ماوە تەنها سی ماوە had ran could have been وەڵام ڕاست سی unless مان هەیە دیقەت تێرە بدە ئامرازی unless گوتمان unless ودی قبول نییە واتە unless ڕابردووی قبول نییە دەبێ ئیلا ڕانەبردووی لۆ هەڵبژێری کەواتە لێرە دیقەت تێرە بدە لە بی تەمەشا ود کیپی بەکارهێنە غەڵەتە شدی بەکارهێنە ڕابردووە غەڵەتە لێرە چێمان ماوە یان ئەی ڕاستە یان دی ڕاستە بەڵام ئایا ئامرازی unless لە چێن دەرە لە سەرەتایە گوتمان ئامراز لەگەڵ وڵ پێچەوانە دەگۆڕێ کەواتە ئەگەر ئامراز لە سەرەتابی ئێرە وڵە کەواتە وەڵامی ڕاست دی وەڵامی ڕاست دی بێ خەیری شرت پرسیاری سێمانە هەمووی تەبعاً وزاریە ساڵانی ڕابردووهاتی تۆ لە وزاری دیقەت تێرە بدە as long as لە سەرەتایە کەواتە ئێرەمان دەبیتە بەشی چ بەشی وڵەکە وڵ لەگەر ئامراز پێچوانە لەگەڵڕێکەواتە بی غەڵەتە لە بابەتەکە باسی فێربایەنجیمان نەکرد گوتمان سادا ڕانەبردووی سادە و ڕابردووی سادا ئەنجی تێدا نەبووکەواتە ئەیش غەڵەتە زۆر باشە ئاسکت ڕابردووە گوتمان ئەگەر ڕابردوومان هەبی دەبی ئێرەمان سبایە دەبی مۆدەڵەکەمان ود باە بەڵام لێرە گوتیتی ئاسکت و لێرە نووسرایە وڵکەواتە غەڵەتە وەڵام ڕاست سی give won't ask پرسیاری چارەم دیقەت تێرە بدە چمان هەیە if only لە چێن دەرەیە لە ناوەڕاستە مادەم لە ناوەڕاستە لێرە بنووسە هات پیپی ئەو هات پیپیەکەم زۆر باشە
با پێدا بڕۆین بەشی دووەم هات پیپی بدۆزینەوە ئەویان هات پیپی نییە ئەویان هات پیپی نییە هات وێربەرەنج جشتیوەمان نییە ئەویان هاڤە دیقەتێرە دەبەست لێرە نووسیم هات پیپی چێمەوە وەڵامی ڕاست ئەی wouldn't have been we had gone وەڵامی ڕاست ئەی we dash the secret if only هەندی سانە چمانە if only you the truth چمانە if only مانێ لە چێندرە لە ناو ڕاستە لێرە بنووسە هات پیپی لێرە بنووسە هات پیپی ئەویان هات پیپی نییە بەشی دۆم تەواو هات پیپی بی غەڵەتە یان ئەی ڕاستە یان سی ڕاستە جوان دیقەتدا ئێرەمان هات پیپیوی دەبی ئێرەمان سبی دەبی مۆدەل هاف پیپیبی تەمەشێرە بکە ئەی چی نووسە کیپ پیپی نییە لۆی شازەکان پێویستە لەبەرکە دووبارە دەکەمەوە لەبەرکردنی شازەکان زۆر مهمە کیپ هەیە و کێپت هەیە کەواتە وەڵامی ڕاست کێپتەکەیە کەواتە وەڵامی ڕاست سی we dash as long as we use we what we use زۆر باشە ئامرازی as long asم هەیە و لە ناوە ڕاستە فرمانەکەمان present simple ها we use نەگوتی we use it مادەم usedi بەکارنینایە کەواتە پێویستیم بەوڵە لۆیە وەڵامی ئەی یان سی ڕاستە وڵ هەمیشە بەیسی لە دوا دێت وایە هات بەیس نییە کەواتە وەڵامی ڕاست ئەی will produce if the children back now we them a little surprise look at this if man هەیە if لە سەرەتایە واتە ئامرازت لە سەرەتایە کەواتە بەشی مۆدەڵت دەکەویتە بۆ شایی دووەم children ئاگادار بە children کۆیە کەواتە فرمان ئێسوەر ناگری ئەی غەڵەتە گوتمان ئامرازمان لە سەرەتایە و بەشی دووەممان وڵە بی غەڵەتە see the return it's okay بەڵام لێرە دیقەتدا will given گوتمان will base will what will base کەواتە given base نییە وەڵامی ڕاست return will give وەڵامی ڕاست D تەمەشایەوە پرسیارێکن ئەلێرە دەی ئامرازی بەکاربینە پرسیاری دەیە look at this you had used had pp would have pp ئاها جوان دیقەتدا or نابی or لەبەرەوەی لەگەڵ ڕستەی مەرجی ینی لە سەرەتا وەڵامی مەرجی بەکاردێت هو پەیوەندی بە مەوزوعەوە نییە ئیشی مێ ئێستا کە لە سەرچیە unless یان if only لەبەرەوەی ڕستەکەم had pp would have pp کەواتە گوتمان unless ڕابردووی قبول نییە کەواتە وەڵامی ڕاست دی if only بەکاردێتن دەرێ if only she look at this if only she if only مان لە سەرەتا هەیە لێرە دەنووسی چێ هات پیپی ئەلێرەمان نووسی هات پیپی کەواتە بە دوای هات پیپی دابگەڕێ هات تەیکن هات توک ئەوە پیپی نییە ئاگدار بە توک پیپی نییە ئەوە لێرە گوتیتی هاز غەڵەتە لێرە دەرێ وەڵ ئەوەشیان غەڵەتە باشکرا دیارە وەڵامی ڕاست ئەیە وەڵامی ڕاست چونچی ئەمە if only مان هەیە و لێرە پێویستە هات پیپیم هەبی تەماشای چۆیزەکان کە هیچی هات پیپی نیە تەنها ئەی نەبێت پرسیاری چاردە دیقەتدا دیسان if only مان هەیە if only لە چێن دەرهاتیە if only لە ناوەڕاست هاتیە کەواتە لێرە بنووسە هات پیپی ئەوەیان هات پیپیە ئەوەشیان هات پیپیە ئەوەیان هات پیپی نییە ئەوەشیان هات پیپی نییە نیو پیپی نییە کەواتە وەڵامی بی یان دی ڕاستە مادەم ئێرەم هات پیپی دەبێرەمان مۆدەڵ هاف پیپی بی ئیلا دەبی پیپی بەڵام لێند ئاگدار بە لێند پیپی نییە لێند پیپیە بە ت پیپیە کەواتە وەڵامی ڕاست دی وەڵامی ڕاست دیە لەو بابەتەی تەماشایەوە پرسیاری بکەین دەرێ the land is farmed sustainably it won't turn into desert تەڵەبە زۆر کێشەی لەوەی لەو دروست دەوی ئێستاکە بە پێی یاسا unless ڕاستە و as long as ڕاستە بە پێی یاسا unless ڕاستە و as long as ڕاستە ئەوانە هیچیان ڕاستینە
كواتە تەڵەبە لێرە مامۆستا دەریاوە پەیوەندی بە معنای وەیە ئەوە پەیوەندی بە معنای وەیە کو بزانم ئەنلێس بەکاردێ یان ئەز لۆنگەز بەکاردێ نەخێر تەمەشای نەتیجەی ئیشەکە بکە تەمەشای نەتیجەی ئیشەکە بکە ئەگەر نەتیجەی ئیشەکە باش بوو ئەو کاتێت دەرێچە ئەز لۆنگەز ئەگەر نەتیجەی ئیشەکە خراپ بوو دەری ئەنلێس won't turn into the z won't turn واتە ناگۆڕێ لە بۆچ نابیتە بیابان won't turn into the z کەواتە لێرە مادەم نەتیجەی ئیشەکە باشە کەواتە تو چ بەکاردێنی ئەز لۆنگەز بەکاردێنی لێرە ئەنلێس بەکاربێنی غەڵەتە لۆ ئیلا نەتیجەی ئیشەکە لێرە حکم دەکا نەتیجەی ئیشەکە چونکی لە سەرەتادا گوتمان ئەز لۆنگەز کاریز پۆزیتیڤ ئایدیا و هەروەها ئەنلێس کاریز نێگەتیڤ ئایدیا ئەوە بەنسبەتەوە پرسیارانەیە کە لە وزاری هاتیتەوە بەنسبەت پۆزیتیڤ ئایدیا و نێگەتیڤ ئایدیا یەک نمونەتان لۆ دەنووسمە لێرە هەر وەک زانیاریەتان بی وایت بۆردەکەم پێ نەبوو نازانم دیقەت تێرە بدە بڵێن as long as you don't study you will fail طبعا ئەو ڕستەیە غەڵەتە طبعا ئەو ڕستەیە غەڵەتە ئەگەر دیقەت دەی ئەو ڕستەیە غەڵەتە لەبەرەوەی نەتیجە ئیشەکەت خراپە ئەز لۆنگەزم بەکارینەیە دۆنتی تێدایە بەڵام نەتیجە ئیشەکەت خراپە نابی بەڵام ئەگەر بنووسین as long as you don't waste your time you will get good marks دیقەت تێرە بدە هەرچەندە لێرە لە ئەز لۆنگەزەکەی نۆتیش هەیە بەڵام ڕاستە هەرچەندە لەگەر ئەز لۆنگەز نۆت هەیە بەڵام ڕستەکەمان ڕاستە لە ڕووی مینینگۆ لە ڕووی سترەکچرەوە هیچ مشکلەی نییە لۆ کەنجی ئێمە لەگەڵ ئەز لۆنگەزی نۆتی بەکاردێنین ئاگادار بە ئەگەر ئەو بەیسەی ئەو فرمانەی کە بەکار هاتبوو واتای نەرەی بەخشی مەفروزە ئەتو چ بکەی نۆت بدەیە ڕستەکە لە ئەوی هاوسەنجی مینینگەکەی ڕاستی بۆ نمونە وێست هەیە لوزت هەیە فگێت مس کێڵ هەرێک لە ڕستانێکە نێگەتیڤ مینینگ دەبەخشن ئەگەر لە ڕستەی مەرجی هەبوو لە ڕستەی مەرجی مەفروزە نۆتی بدەیە لە ڕستەی وەڵامی مەرجی هەبوو لە ڕستەی وەڵامی مەرجی دەبی نۆتی بدەیە چونکی گوتمان ئەز لۆنگەز پێویستە هەمیشە باڵانسی مینینگەکەی باش بی لۆ ئەگەر ئەو حاڵەتە هەبوو ئەو حاڵەتە ڕاستە هیچ مشکلەی نییە چونکی ئەمە لە تا ئێستا کە تەڵەبا فێرکرایەکە ئەز لۆنگەز نۆتی لەگەڵ بەکار نایەوە تا ڕستەی مەرجی نابی نۆتی تێداوی لە ئەز لۆنگەز بەڵام لەو حاڵەتەی دەکرێ هەبیتن واتە کەنجی ئەگەر بێت و ئەو فرمانانەمان هەبوو کە نێگەتیڤ مینینگ بوون ئەوە سەبارەت بە کەندیشنەڵەکان و لە کەندیشنەڵەکان ئەو سێ خاڵی جێبەجێکە یەکەمیان یاسای لەبەر کە یاسایەکان زۆر کە پێکەوە لە ڕەبت دەکەی لە فەرست کەندیشنەڵ ڕستەکمان ڕانەبردووی سادە یەکێت وڵە لە سێکند کەندیشنال ڕابردووی سادە ودت هەیە لە ثێرد کەندیشنال هات پیپی ود هاف پیپی تێواتە لە کاتی هەڵبژاردن زۆر احتیمال دەکەی سەر ئەو یاسایەواتە گەر یاسایەکەی بزانین لە فێرس و سێکند و ثێرد دەکرێت بڵێم سەتەنەوە دەتوانێت هەموو پرسیارەکە حەل بکەی هەمیشە سەرفراز بن